بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست و نوتیژە کۆمەڵایەتەکان لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. تەنیا لە ماوەی هەفتەیەکدا زیاتر لە 7 کەس خۆیان کوشتووە یاخود کوژراون. ئەمەش ئاسایشی کۆمەڵایەتی خەڵکی کوردستانی خستۆتە مەترسیەوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی لە ئێستادا حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن زیادیان کردووە و ئایا دەبێت میدیا چۆن مامەڵە لەگەڵ هەواڵی کوشتن و خۆکوشتن بکات و چۆن حاڵەتی کوشتن و خۆکوشتن و توندوتیژی کۆمەڵایەتی کەم دەکرێتەوە. ماوەی چەند ڕۆژێکە حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان ڕۆیان لە زیادبوون کردووە. پەروەردەی نەرێنی و دوورکەوتنەوە لە پەیڕەوکردنی بنەماینەکان و کێشە و گرفتەکان هۆکاری سەرەکین بۆ ئەوەی مرۆڤ دەستی بچێتە گیانی خۆی. ئەگەر کەسی ئیماندار بێ نوێژی ئەهلی نوێژی جمعە و جەماعەت بێ شریعەتی ئیسلام حاڵی بوو بێ ئیمانێت تۆز قاڵی ئیمان تەسیری تێکرد بێ پەنا ناباتە بەر ئەو شتانە. ئەمە لە ڕووی شریعەتی ئیسلامەوە هەڵەکە لەوایە کە ئیلتیزاماتی دینیمان نییە، تەنها ئەوەیە مسلمانێکی نی ناوەگەر ئیلتیزاماتی دینیە بێ و مؤمنی ڕاستەقینە بێ و ئیمانداری ڕاستەقینە پەنا ناباتە بەر ئەوە. یعنی کەناڵ هەیە هەزار ئەڵەن 2000 سیلسیلەی پێشکەش کردووە هەمووی بریتە لە چۆن خۆبووکوژی، چۆن ڕابکەی، چۆن هەڵبێ لە دەستی دایک و باوک، چۆن هەڵبێ لە دەستی مێردەکەت لە دەستی ژنەکەت، یعنی ئەمانە هەمووی فێرەکان. لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا لە پارێزگاکانی هەرێم نزیکەی 10 کەس بە شێوازی جۆراوجۆر کوژراون یان کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە. تا ئێستا ڕووداوەکان حاڵەتن و نەبوونەتە دیاردا. هۆکاری خۆکوشتن زۆرە، ئێمە ناتوانین بڵین یەک هۆکار هەیە. طبعاً ئەم هۆکارانە خۆکوشتن و ئەوەی ئەکوژرێت، ئەوەی کە بڵین خۆی لە ناوەبات ئەمە هۆکارێکی هەیە جیاوازە لە هۆکارێک کە بڵین ئەکوژرێت. ئەمەی کە ئەکوژرێت ئەمە پەیوەندی زیاتر بە کولتوری کۆمەڵایەتی کوردیەوە، ئەو کولتورە کۆمەڵایەتی کوردی کە ئێستا هەیە مەسەلەن بۆ نمونە ئێستا زۆر لە خاتونان بڵین ئەکوژرێن لەم ڕۆژانەیە. ئەمە پەیوەندی بۆ هەیە کە لەلایەن کەسوکاریانەوە فەرامۆشەکرێن. لەبەرەوە چەندین کەسمان بینیەوە ئەکوژرێن لە کۆمەڵگەی کوردیا سزا نادرێن. ئەمە بەشێکی تری پەیوەندی بە و لایەنەوە هەیە کە لە دەسەڵاتە هەیە بڵین دایان کەس بە تۆمەتی کوشتن لەم وڵاتەیە هەیە بڵین سزا نادرێن و دوایی بە ئەنجامی سڵحێکی کۆمەڵایەتی و لە کاربوونی سڵحێکی کۆمەڵایەتی ئەم کەسە بەرەدرێت. ئەوەی کە ئێستا وەکو ئەوەی کە مرۆڤیش خۆی ئەباتە بەر خۆکوشتن ئەمە شار دیسان حاڵەتێکی دەرونیە. طبعاً ئەم بیرۆکەی خۆکوژی لە ناو بڵین مێشکی زۆر کەس لە ئێمە گەشەی هەیە بڵین، بەڵام ئەم بیرۆکەی چۆن بەری پێگرێت ئەمە مهمە. ینی چۆن ئێمە بەر بەم بیرۆکە ناکەین. چەند هۆکارێک فاکتەرن بڵین فاکتەر هەیە بۆ ئەوەی کە ئێمە بەر بەم بیرۆکەی بگرین. مهمترین فاکتەری ئاینە، بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام. بڵین ئەو کەسانی کە عادەتەن ئاین لە ناو خێزانێکی ئاینیدان زۆر بەدەگمەن بین لە مەسەلەی خۆ لە ناوبردنەکەنەوە و ئەوانەشی دیسان کە خەڵکە کوژن ئەگەر بینین بیرۆڕایەکی ئاینی ئیسلامی تەواوی باش و دڵسۆزیان هەبێت باوەڕ ناکەم پەنا بەرەمە. لە هەرێمی کوردستان دەیان کێشەی ئابووری و قەیرانی دارایی بەرۆکی خەڵکی گرتووە و ژیان لای هاوڵاتیان قورس بووە. بە شێوەیەک ناتوان زاڵ بن بەسەر کێشە و گرفتەکاندا و پەنا بۆ خۆکوشتن دەبن. دەروون ناس و کۆمەڵناسانی ژاماژە بۆ دەدەن بوونی کەناڵی ڕاگەیاندنی بێسانسۆر و فراوانبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان و فلامە بیانیەکان کاریگەری خراپیان لەسەر تاکی کورداناوە. لاینی پیرۆزی ئیسلامیشدا پەنابردنە بەر ئەو جۆرە کارانە بە تاوانی گەورە دادەنرێت. زانایانی ئاینیش دەڵێن دوورکەوتنەوە لە بنەماکانی ئاینی ئیسلام و نەبوونی پەروەردەیەکی تەندروست و نەبوونی هۆشیاری تاک وای کردووە تاک لە ڕووی دەرونیەوە تێک بشکێت و پەنا بۆ کوشتن یاخود خۆ کوشتن ببات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میاندارێک لە بەڕێزان دکتۆر ملکۆ ئەسعەد مامۆستای زانکۆ و پسپۆڕی دەرونی لە چەمچەماڵەوە هەروەها لە ستودیۆی سەرەکی دکتۆر شوان ئادەم سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردیمان کرد و سوپاسی ئامادەبوونیان دەکەین. کاگی سۆر ملکۆ بەخێر بێنگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باس لەوە بکەین هۆکاری زیادبوونی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن بە دیاریکراوی بۆچی دەگەڕێتەوە؟ سپاس بۆ بەڕێستان و بینەرانیشتان
بە ئومێدم خی گەورە ڕۆژوو لە هەمولایەک قوبڵ کردبێ و عیبادەتانی قوبڵ کردبێ لە هەمولایەک بە نسبەتی ئەوەی کە کوشتن کە ئەمڕۆ ئێساکە با بڵێن وەکو دیاریدەیەکی زۆر گەورە دەرەکەوێت ئەمەشە کۆمەڵک هۆکاری هەیە ئەو هۆکارانەشە کە بە تایبەتی ئێمە ئێساکە ئەتوانین بڵێن لە ئاستێکی زۆر مەترسی دارایە ئەتوانین بە شێوازێکی تر بڵین بە هیچ شێوازێک لە مێژووی بەشەریەتە بە هیچ شێوازێک ڕێژەی کوشتن نەگەیشتوتە ئەم ئاسەی کە ئێستاکە هەیە و بە تایبەتی کوشتنی ڕاستەوخۆ و کوشتنی نەڕاستەوخۆ ئێمە دوو جۆر کوشتنمانەیە کوشتنێکیانەوەیە کە خوێنی ڕێژە و واتە بریتە لە کۆتایی هێنانی ڕوو گیانی کەسی ڕۆحێک کەسێک بە دەستی کەسێکی تر یا بە ڕاستەوخۆی یا بە نەڕاستەوخۆیەتی بەڵام لە هەمان کاتیشا جۆری کوشتنی دووەم هەیە کە کوشتنی ساردە کە ئەویش لە ناودانی نەوەکانە کە ئێساکە بە ڕێژەیەک وای لێ هاتووە کە ئینسانەکان لە ناوچن و با بڵێن پاکتاوی نەوەی مرۆڤەکرێت و نەوەکانی مرۆڤەکرێت بەچی لە ڕووی بەهاکانیەوە چ لە ڕووی مرۆڤەتیەوە چ لە ڕووی ئەوەی کە بە تایبەتی یەکێک لەو بوارانەیە کە لە ڕووی قیمەتی مرۆڤەوە بە تایبەتی ئێمە ئێساکان ڕۆکە بیندێت لە کوردستانیش بەشێکە لەو زروفەی کە لە سروشتی جیهانە کە بەشێکە لەو سروشتە جیهانی کە هەیە و لە سروشتی جیهان بەڕاستی زبر بووە بەڕاستی ئاڵۆز بووە بەڕاستی بەترس بووە بۆتە سەرچاوەیەکی هەڕەشە خۆی لە ناو خۆیان بۆ خۆی بۆ مرۆڤەکان خۆی مرۆڤەکان خۆیان بوونەتە سەرچاوەی هەڕەشە بۆ یەکتری کە ئەمەشە دروستبوونی جیهانی مادی و دوورکەوتنەوە لە عالەمی ڕۆحی و معنەویات دروستبوونی ژیانی مادی و یان گرنگگردنی ژیانی مادی و لە هەمان کاتیشا لاوازکردنی بەهاکان ئەمەی لێەکەوێتەوە کە ئەمەشە بەڕاستی ئێساکە ئەبیندێت لە کوردستانی شاوەکو پارچەیەک لە پارچەکانی ئەم سەرزەویە ئەتوانین بڵێن زۆر بەڕاستی بەشێکە لەو فەزاتەدا گەورەی کە لەسەر عەرزە ڕوویداوە و بە تایبەتیش ئێمە زروفی کوردستان یا زروفی لای خۆمان زۆر لەبارترە بۆ ئەو حاڵەتەیە لەبەر ئەوەی کەەوە نەیاساکان وەکو خۆیوان و نەبەهاکان وەکو خۆیوان وە کار ئەکرێت بە تایبەتی بە شێوازێکی مەدروست بە شێوازێکی ڕێکخراو بە شێوازێکی ئامانزار کارەکرێت لەسەر ئەوەی کەوا چۆن مرۆڤەکان بتوێنرێنەوە چۆن مرۆڤەکان هەپرون بکرێن و چۆن وای لێ بکرێت کە مرۆڤەکان ئەوەی کە بەلایەوە ئاسانات مردن بێت چ مردنی خۆی چ مردنی دەوروبەری و ئەمەشە کە بە تایبەتی لە بار و کەشێکی نادروستی ژیانی کە دروست بووە لەناو ئەم کۆمەڵگەیە بە تایبەتی لە کۆمەڵگەی کوردیە بە تایبەتی وای لێ کردووە کە ژیانێکی ناهەموار دروست بێت و ژیانە ناهەموارەکەش هەموو کاتێک بە حاڵەتی بەترسی لێ ئەکەوێتەوە ئێمە ئێساکە کوردستان بەڕاستی ئەتوانین بڵێن ئەوەی باسەکرێت لە کوشتنەکانە بەشێکێتی ئیعلامە چێتە سەری بەڵام زۆر لەوە زیاترەکە هەیە و ئەمەشە بەڕاستی شێکێک لەو شتانەی کە زۆر گرنگە ئەوەیە کە نەبوونی خەمێک یا خەمخۆرێکی گەورە لە ئەم وڵاتەیە بە تایبەتی کە ئێستاکە مرۆڤەکان وایان لێ دێت لەم کۆمەڵگەیە هەست بە هیچ شتێک لە بنیادی خۆیان نەکەن و هەموو شتێک ئاسان بێت لە پێناوی ئەوەی کەوا تەنیا دەربازی بێ لەو ئاستەنگانی کە هەیە یا ئەو ئەستەمەی کە تایە ئەژێ و لەو قورسایی کە تایە ئەژێت و ئەمە شەوای کردووە کە چی خۆی یا چ دەوروبەری بەلایەوە کەم بێت و ئەمەشە هۆکارێکی زۆر سەرەکیە و ئەمەشە کە ئێمە ئەڵێن لەوێ لە دواتر لە پرسیارەکان جەنابەت کە بووە نردبوون دیارە پرسیاری لەو سەرواکەی کە هۆکارەکان چین بەڵام بە شێوازێکی مەدروست هەوڵە درێت کە ئەم کۆمەڵگایە بە کاملی هەڵبوەشێنرێتەوە ترسناکیێکی زۆر گەورە لە سەرم کۆمەڵگایە دروست کراوە و ئەمەشە کە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەو حاڵەتەی کە ئەتوانین بڵێن کوردستان هیچ شتێکی خۆپارێزی خۆیتیان نەماوە هەموو ئەوانی کە دەوروبەر هەن هەموو ئەوانی کە لە دەوروبەر کارەکرێت چ وەکو ئیقلیمی چ وەکو محەلی کارێکی زۆرەکرێت لەسەرەوەی کەوا پاکتاوکردنی ئینسانەکان یان لە ناودانی ئینسانەکان ئاسان بێت سپاس دەکەم کاک دکتۆر دواتە گەڕێم بۆ لای بەڕێست کاک دکتۆر شوان جەنابیش بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونێت سەرەتا بەرلۆی کە بچینە سەرەوەی کە چۆن کراوەکانی ڕاگەیان مامەڵە لەگەڵ هەواڵی کوشتن و خۆکوشتن بکەن بە دیاریکراوی میدیاش خۆی ڕۆڵی هەیە لە بەرهەمێنانی توونەتیژی لە زیادکردنی بەڵێ بەتەکیید میدیای کوردی خۆی یەکێکە لە سەر چاوسەرکیەکانی بەرهەمێنانی توندوتیژی لە هەرێمی کوردستانی عێراقا ئەویش لە ڕێگەی ئەو پرۆگرام و دراما و بەرهەمانی کە
چاپ و پەخش و بڵاویەکاتەوە. ئەگەر نمونەی دراماکان وەرگین بەشێکی زۆری و درامانی کە دۆبلاژەکرێ جۆر و شێوازی جیاوازی تونند و تیژی تایە بە فۆرمی جیاواز ئیشان لەسەرەکەی و ئەم درامایانە کاریگەریان هەیە لەسەر نستی وەرگر لەسەر لاشعوری وەرگوەوە کە ئەم وەرگرە دووبارەی کاتەوە بە تایبەت دێمە لە کوردستانە زیاد لە کێشەیەکی ئابووری سیاسی کۆمەڵایەتی کولتوریمان هەیە و ئەم کێشانە واکە ئەو تاکەی ئەو بینەرەی کە بەدیار دراماکان و دانیشێ بدیار بەرهەمە تەلەڤیزیۆنەکان و دانیشێ بدیار ئەو بەرهەمانەوەی کە لە میدیاکانە چاپ و پەخش و بڵاوکەنەوە دانیشێ ئەMBC ئەMBینێ ئەیان خوێنێتەوە بە جۆرە لە جۆرەکان کاریان لەسەرەکە و یەکێ لە هۆکارە سەرەکیەکان کە وای کردووە کاریگەری هەبێ لەسەر وەرگرەوەیە کەناڵەکانی ڕاگەیاندن بە جۆرێک پەیامەکانیان چاپ و پەخش و بڵاو ناکەنەوە کە حەزی دووبارەکردنەوە لای وەرگر دروست نەکەن زۆرێک لەو بەرنامانی کە زۆرە لەو بەرهەمانی کە پیشانەدرێ ینی جۆرێک لە فێرکاری تایە بۆ ئەوەی فێری تاوان بێ فێری دووبارەکردنەوەی ئەو ڕوودا و نەخوازراوانە بێت ئێستا ئەوەی تێدایە فێری خیانەتی زەوجی فێری دژایەتی مناڵ لەگەڵ باوک ناپاکی یاخود تەکنیکی دزیکردن هەموو ئەوانە لە بەرهەمی میدیای کوردی هەیە ئەمڕۆ ئەوانە ئێمە جارانە ماوت بە شێکی ڕەنگە بۆی ئەوە بێ کە ئەوانەی لە میدیاکانە ئیشەکەن شارەزاییان نەبێ یا ئاگادار نەبن یا هەستی پێنەکەن بەڵام ئەوەی کە ئەبینرێ لەم ساڵانی دوایە هەزەکەی بە بەرنامە ئیشی لەسەرەکە ینی ئەو کەسێک کە ئەو راپۆرتەی بەرهەمێنێ و بڵاوی ئەکاتەوە و دەزەقەز ناوی سیانی تۆمەتبار و تاوانبارێنێ و باز لە ژیانی تایبەتیانەکە و تەداخل لە زۆر وردەکاری ژیانی کەسەکانەکە ئەمانە هەزەکەی بە بەرنامە ئیشا لەسەرەکەیانی لەوە دەرچووە کە بڵێ بێ ئاگایە لەم کەیسانە بێ ئاگایە لە یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان بێ ئاگایە لە پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەیاندن نەکرد بە پێچەوانەوە من ئێسا ئەوەی چاودێریم کردبێ هەزەکەم زۆر بە بەرنامە زۆر بە مبەرمەجی ئیش لەسەرەوە کرێ کە چۆن تاوان بە هەموو جۆرەکانەوە ئاسایی بکرێتەوە ببێتە شتێکی نۆرماڵ ئێستا هەر تاشێکی کوردی کە سەری کەناڵەکانی تەلەڤیزیۆنەکە کە بەرهەمە میدیایەکانە بینێ هەزەکە کوشتن شتێکی ئاساییە چۆن چۆلەکەیەکە کوژە ئینسانێکیشە کوژن عادیە لە ینی وەکو شتێکی تەبیعی ئەڕوە ئەسڵەن نابێتە هەواڵ لای وەرگرەکە ئەسڵەن وەکۆڵێ تووشی سەرسوورمان و واقورمانی ناکە تووشی ڕاوەستانی ناکە بە دیارەوە بۆچی ئەم ڕووداوە ڕوویە لەبەرەوەی هێندە حاڵەتی کوشتنەکان دووبارە کراونەتەوە و هێندە ترشوخەیان پێوەکراوە و هێندە بە تەکنیک و زمانێکی سەرنجڕاکێش ئەجێڕێنەوە و ڕووماڵەکرێن ئێستا وای لێ هاتووە ینی هیچ ڕووداوێکی کوشتن شۆکمان ناکە هیچ ڕووداوێکی کوشتن ڕامان ناوەستێنێ مەهماکان ڕووداوەکان زۆر جەرگ بڕبن زۆر ترسناکتر بن لە منداڵێکی سەر بێشکەوە پارچە پارچە کرێ ئەکوژرێ هەواڵەکەی بڵاوکرێتەوە کەس ناجوڵێنێ ژنێک بەدەستی هاوسەرەکەی ئەکوژێ کەس نایجوڵێ مێردێک بەدەستی ژنەکەی ئەکوژێ هیچ لە وەزەکە ناگۆڕێ ینی هەزەکەی ئەمە بە بەرنامە بۆچی بە بەرنامە دکتۆرانیەوەی کەوە چاودێری هەموو میدیاکان دەکەن ینی خۆتان وەکو ڕێکخراوەکەی خۆتان بۆچی واز دەکەن بە بەرنامە ینی کی قازن دەکات لە تێکدانی پەیوەندی کۆمەڵایەتەکان شیرازەی کۆمەڵگەی ئێمە ئەگەر بە بەرنامە بێت لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە من ئەم ێوارەیە راپۆرتێکم بینی ئەڵێ بە پێ راپرسێک هەرێمی کوردستان ئێستا نزیکەی 5-6 میلیۆن کەس وایە بە پێ راپرسێک لە ساڵی 2012 بۆ 2016 کراوە لە هەرێمی کوردستانە نزیکەی 1.5 میلیۆن چەکی قورس و سووک لە ماڵەکانە هەیە باشە چەکی قورس و سووک لە ماڵەکانە هەیە ئەم چەکە قورسانە بەشێکیان پەیوەندی هەیە بەو کەسانەی کە لە سلکی ئەمنیاییشەکەن بە پێشمەرگە ئاسایش زێرەڤانی یاخود ئەوانە بەشێکی دیکەیان ئەوانن کە مۆڵەتیان هەیە ینی ئەم چەکانە مۆڵەت پێدراون بەشێکی دیکەیان بە قاچاک هاتوونەوە واتە ئێستا ئەگەر بیگری لە هەر ماڵەکە 2 ماڵ 3 ماڵ بە یەکێک چەکێکی تایە یەکێ لە هۆکارە سەرەکیەکانەوەی بڵاوبوونەوەی چەکە بە ئاسانی و دەست پێگەیشتێتی بەدەستی هەموو کەسێک من گومانی ئەوە بەم بازارەکە بێت بۆ ساکردنەوەی چەک بازارەکە بێت بۆ ساکردنەوەی تەقەمەنی بازارەکە بێت بۆ ساکردنەوەی ئەو وەسایلانەی کە هانی تونند و تیژەیە و بەشێکی زۆری ئەوەی کە ئێمە تێبینی یەکەین کەرتی گشتیمان هەیە و کەرتی تایبەتمانەیە کەرتە گشتیەکە ئەیبینین لە حکوومەتە خۆی ئەبینێتەوە کە زۆر لاوازە لە
دەستبردن بۆ ئەو کێشانەی کە لە کۆمەلگایە هەن و چارەسەرکردنیان کەرتە تایبەتەکە ئێستا میدیای کەوتوتە دەست ئەم میدیایە دەشێت خاوەنی میدیا بێت دەشێت خاوەنی چوزانم قاچاقچێتی هێنانی چەک و تفاق و تەقەمەنی بێت دەشێت خاوەنی شتی جوانکاری ئافرەتان بێت دەشێت خاوەنی کۆمەڵی لە وەسایلانە بێت کە لە ڕێگەی میدیاکەیەوە تەسویقی بۆکرێت تەسویقی بۆکرێ بازارسازی بۆکرێ بۆ ئەوەی کام شتانە ئاسایی بێنەوە و خەڵک بەکاریان بێنێ ینی هەزەکەی بەرنامەداریەکەی لەوەیە کە ئێستا هەندێک بازرگان کە معلەسەف هیچ قیەمێکیان لا نییە قیمی نەنیشتیمانی نە ئاینی نە کۆمەڵایەتی نە پەروەردەیی و ئیش لەسەر ساختکردنەوەی ئەم بەرەمانەکەن و لە ڕێگەی میدیاکانیشەوە ئەنج ئایا خۆیان مباشر لە پشتی میدیاکان بن یاکوت لێرە مباشر لە ڕێگەی ئەو ڕکلامانەی و ئەو سپۆنسەرانەی کە بۆیان نەکرێت ببنە پاڵپشتەوەی بەرهەمەکانی دیکەیان ساک بکرێتەوە. سوپاس دەکەم دواتر دەینە سەرەوەی کە چۆن هەواڵی تاوانکاری بڵاو بکرێتەوە. کاک دکتۆر ملکۆ بگەڕێمەوە لای بەڕێزش داماژت بەوە کرد کە بە شێوەیەکی مەترسیدار و بە بەرنامە کار بۆ تێکدانی کۆمەڵگا دەکرێت. ینی ئەو ئامانج لەوە چییە مەشغوڵکردنی بڵین تاکەکانە بەوەی کە ئاگیان لەوە نەبێت لە وڵاتە چی دەگوزارێت. کە ئێمەڵین بە شێوازێکی مەدروس یا بە شێوازێکی ڕێکخرا و هەوڵە درێت بۆ ئەوەی کە ئەم بوارەیە زۆر ببێت ئەوەیە کە هەموو نەزانینێکی بەردەوامە بێتە زانینێکی ئامانزدار هەموو نەزانینێک یا هەموو هەڵەیەکی بچکۆلە بێتە هەڵەیەکی گەورەی دیار کە ئەمانەشەی هەموو سەغایرێکە بێتە کەبائیر ئەوەی کە زۆر گرنگە ئێمە بینین ئێساکە لە کوردستانە ئەم هەموو حاڵەتە کە ڕوو ئەدات بەڕاستی چەمکی زۆر بۆ کراوەتەوە کە بواری زۆر ڕەخسێنراوە بۆ ئەوەیکەوە مرۆڤ بتوێتەوە بە تایبەتی یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە بە تایبەتی بێبەهاکردنی ژیان بێقیمەتکردنی ژیانی خەڵک لەم وڵاتەیە بە تایبەتی لە کوردستانە ئێساکەش زۆر بێبەها کراوە ژیان کە ژیان بێبەها کرا ئینسان لە پێناو چیا بژێ ئینسان بیوێت چی فێر بێ بێوێ چی بکە بێ بگاتە چی ئەمە خەڵکی زۆر سەرەکیە و خەڵکی تر لەوانەیە کە زۆر گرنگە ئەوەیە کە بە تایبەتی ئێمە ئەبینین ئەو حاڵەتەیە کە زۆر گرنگە ئەبێ هەر کۆمەڵگەیەک بیوێ کۆمەڵگەیەک لە ناو بدات گەورەترین شت کە تایە ئەیکات ئەوەیە کە کەسەکان والی ئەکات کە زادکەن دەستیان بچێتە خۆیان چ جای ئەوەی کەوا کەسانی تری دەوروبەری خۆیان هەر کۆمەڵگەیە گەیشتە ئەم ئاستەیە ئیستیغلالکردنی لەلایەن هەموو کەسێکەوە ئاسانە بە تایبەتی لە هێزە ئیقلیمیەکان کە ئێساکە ئەیانوێت کە کوردستان دەست بگرن بەسەریە ئەم سروشتە زۆر گرنگە بۆیان کە خەڵکی بەرەولای کوشتن بڕوا و لە لایەکی تریشەوە خەڵکی سەرقاڵکردنی ئەوەی کە بۆ نمونە ئەوانەی کە کوشتن ئەەکەن لە بواری هەڵەسن بە کوشتن ئەو کەسانن ئەگەر بێت و جوان بەکار بهێندێن و لە ناو سیستماتیکی حیاتیان بکرێت لەوانەیە دواتر ئەو کەسانە ئەوانە بن دەست بەرن بۆ شوێنە خراپەکان لە حکوومەتە لە دەوروبەرە لە وڵاتانە لە سیاسەتی دژ بە وڵاتە بۆیە لەبەرەوە ئەمانە چیەکرێ درێن بە قەڵبەیە لە ناوە درێن تاوەکو دواتریش ئەو کەسانە ئەسنە کونجی زیندانەوە دواتریش هەر ئەمانە ئەتوانرێت بەکار بێنرێت لە شتی ترە کە چووە ئەویانە چوە چاکسازیەکان لەوانە چاک ناکرێت لەوانە لەوێ تووشی دایان کێشەی ترەکرێت و دواترە دێتە دەرەوە بە شێوازێکی خراپتر دێت و ئەو وەختە چیە بێ وەکو ئەوی کە پەیمانگایەکی تاوا کردبێ ئێساکە ئێمە بینوانەی کە پێشی کوشتن هەڵەسن بە کوشتن چەنەها پێشینیان هەیە وەکو ئەوی کە بە مؤسسە کرابێت ئەمانەیە کە ئەڵین بە شێوازێکی مەدروسە و خەڵکی تر لەوانەی کە زۆر گرنگە لا شۆڕکردنی حکوومەت ناڵین لا شلکردن لا شۆڕکردنی حکوومەت بۆ هەموو ئەو بەرنامە بێ پڕ لە سەخافەت و پڕ لە نزمی و پڕ لە بوێریە سوکایەتیە بە حقیقت ئەمە زۆر ترسناکە کەوای کردووە کە خەڵکی هەموو شتێکی لە دەست بێت و ئەمەشە یەکێکە لەو شتانەی کە بۆ نمونە ئەو هەموو بەرنامجانەی کە ئەکرێت بە تایبەتی ئەو هەموو ئەفلامانەی کە دێت یان لە هەمان کاتیشا ڕەوازان بە کەسی زبر ڕەوازان بە کەسێک کە بۆ نمونە وەکو خۆیان لەندڕکی هەبێ کە ئەمەشە حکوومەت بەڕاستی زۆر ئەو کەسانی لام بەسەر بزان یەکێک 4 کەسی بەدەستەوەیە یا بە دەورایە پیاوێکی معقول بێت کە 6 کەسی بە دەورا بێت بە چەک
چەک هەدیە ئەکرێ بە چەک ئەگیرێ بە چەک ئەخرێتە دوای خۆی و ئەمانەشەم چەکانەشە دوای هەروانەیە بەکاری هێندێت لە کوشتن و لە بڕینە بۆیە ئەمە شیازە مەدروسەکەیەتی سەیری کە تاکو ئێساکەم چەند ساڵەیە لێ پیان عیب بووە گینە لە هەموو انتخاباتێکی نێوخۆیی حیزبەکانیشە و لە هەموو انتخاباتێکی کوردستان بە شیازێکی عامە و لە هەموو مزایدەکردنی نێوان عشرەتەکان و پرتکردنی هۆزەکانە بە چەک ئەگیران بە چەک ئەهێندێن ئەم چەکانەشە دوای بەکارە هێندێت و لە لایەکی تریشەوە ئەمانەی کە ئێساکە کە کاری بێکرێت بە شێوازێکی ئامانزار و ترسناکیەکە لەوایە کە بە تایبەتی لاوازکردنی کەناڵەکانی ڕێگەی کوشتن بە تایبەتی حەدیثێکەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لە نزیکی قیامەتە علامەتی قیامەت دنیا کۆتایی نایە تا چەند شتێک ڕوونەدا یەکێک لەوانە کە ئەوەیە کە عیلم بەهای نامێنێ دووەمین شت ئەوەیە کە قەتل زۆر ئەبێ و هەتا ئەوانەی کە ئەکوژێن نازان لەسەر چی ئەکوژێن و ئەوانەشی کە ئەکوژن نازان لەسەر چی ئەکوژن ئەوە زۆر ترسناکێکەیە کە ئێمە ئێساکە بە تایبەتی ئەو بەهایانەی کە ڕێگرێ لە بەردەم کوشتنە هەمووی لاواز کراوە بە تایبەتی بۆ نمونە لە مەکتەبە ئێساکە من ئەو شتەیە ئەڵم لە قوتابخانەکانە خەڵکی فێری ئەوە ناکرێت کە چۆن بژێ و چۆن گەورەی ژیان لە خۆیان دروستکات ئەمە ترسناکە ئێساکە لە ناو مزگەوتەکانە خەڵکی فێریەوە ناکرێت چۆن سەلار و سەنگین کرێن ئەمە زۆر خەتەرە و ئێساکە بۆ نمونە یەکێک لەو شتانە بەها کۆمەڵایەتەکان وا شل کراوەتەوە وای لێ کراوە کە هیچ بەهایەک نامێنێ تا خەڵکێک سڵ لە بەهایەک بکات و دواتری یاساش وای لێ کراوە بە هەموو شێوازێک ئەتوانرێت لاقە بکرێت هەموو کەسێک ئەتوانێت لاقەی بکە تەنانەت مەسئولێکی زۆر بەسیط لەوێ لە ئاسی کۆمیتە و مناوچە و لق و لەوێ لە ئاسی مەقڕێکی حیزبی بتوانرێت لاقەی بکرێت لەوەیە جاری وهەیە لە ئاسی کەسێکە هەر تۆزێک نفوزێکی بێت چەند پیاوێک بە دەوریا هەبێ بتوانێت لاقی قانون بکات کە لاقەکردنی قانونیشی تر بوارە دروستەکە کە شێوازێکی مەدروست دروستکە بۆ ئەوەی خەڵکی لە ناو بچێ و خەڵکی تر لەوانەیە کە زۆر گرنگە ئەوەیەکەوە نەبوونی فێرکردنی مرۆڤ بە ئینسانیەت یعنی ئێستا تۆ سەیری خۆت کە یا هەر کەسێک کە سەیری خۆی بکە لەکوێوە تۆ پێتەڵی ئینسانی بە مادی مەبە لە چ شوێنێکە هەموو ئەو شوێنانە لاواز کراون چ شوێنی ڕوحی بن چ شوێنی ئەدەبی و ئەخلاقی بن چ ڕێکخراوێک بێ کە بۆ نمونە بە دوای کللتور و ڕاهێنانەوەی ژیانی خەڵک بێت لەسەر ئەدەب و ئەخلاق ئەمانە نین بەڵام بە مقابلی ئەوە هەزاران بواری تر ئەوە دروستەکرێت لەسەرەوە و یەکێکی تر لەوانە کە زۆر خەتەرە هەر کاتێک لایەنی شەهوانی و جنسی و لایەنی حەز و ئارەزوو پەرۆشی حەز و ئارەزۆکان زیاد کرا لە مرۆڤەکان یەکێک لەو حەز و ئارەزوانە خودت غەلەبەیە زاڵبوونە حەزەکە زاڵ بێ بەسەر دەوروبەرەکەیە ئێمە شاسێرەکەی خەڵک لەسەر جنس خەڵک لەسەر پارە حەزکردن لەسەر پارە حەزکردن لەسەر دەسەڵات حەزکردن ئەم حەزانە هەمووی چی لە نەتیجەکەی چیە قەتلە نەتیجەکەی خراپەکاری وەکو خوای گەورە کە باسی ماڵی عنکەبوتەکات بەچی باسیەکە لەبەرەوەی کە فیتنی ئەخلاقتیا دروستە بێ دواتریش لە هەمان کاتیشا ئەبێتە سەر جامی قەتل کە خۆی ئەو فیتنێ و ئەو فەسادەتی کە ڕوئەدا دواتر هەر ئەبێتە سەرە خۆرە بۆ ئەو عنکەبوتەی کە بەدوای جنس ئاگەڕێ بەدوای ژیانی خۆشە بەدوای تەرفیه ئاگەڕێ کەواتە ئێمە یەکێک لەو شتانێکەوە زۆر گرنگە ئێمە ئەبینین بە شێوازی مەدروسە لەبەر ئەوەی کەوا بە تایبەتی ئێستاکە لە حکوومەتە ئیش ناکە لەسەر ئەوەی کەوا خەڵکی فێری سەنگینی بکرێ شکرێ لەسەر ئەوەی کە خەڵکی چۆن بتوێتەوە تا هیچ بڕشتێکی نەمێنێ هیچ بەهایەکی نەمێنێت تاوەکو کاری لەسەر بکات خەڵکی تر لەوانەی کە زۆر خەتەرە یعنی گواستنەوەی نمونەی باڵا لە نمونەی باڵای کاریگەر و چاک و نمونەی گەورە بە باوباپیرانی خۆشیانە وایان کرد و لاواز کردووە کە ئێساکە خەڵکی کۆمەڵە کەسەکاتە نمونە بۆ خۆی کە ئەمانە هەموویان ساقتن یعنی ڕەواج بەمانە ئەدرێت بە تایبەتی لەو کەناڵانە ئەبینی کە کۆمەڵەکە کەس کۆمەڵێک شوێنە هێندێ بەڕاستی یەکێک لەو شتانە کە ئینسانەکان لاواز دەکرێت نمونەی باڵای کێ ئێساکە یعنی گەنجێک ئێساکە بیێ وەک چێ پێ بگا وەکو چ کەسێک هەر قیادەکانی خۆیشان سوو کردووە اینجا خاڵێکی تر لەوە بە شێوەی مەدروست زۆرینەی کوشتنەکان لەسەر چەند شتێکە یەکێک لەوانە ئەخلاقە ئەمە بەهای بێ ئەخلاقی بڵاوکرێتەوە لە وڵاتەیە و لە هەمان کاتیشا خاڵێکی تر زۆر خەتەرە کە زۆر ترسناکە ئەوانەی کە یەکتری کوژن لەسەر ئیستغلالەکان چ بە شێوازی عەشوایی بێ کە کەسێک
بەهۆی ئەم جیهازە زیرەکانەوە کۆمەڵە کەسی استەقلالەکە دواترە کوژێ لەسەر ئەوە کوژێ لەسەر دیفاع لە دەوروبەرەکەی یان بۆ نمونە کە کەسێکم سوکایەتی پێکردووە ئەوێ بیکوژە عەفوەن یەکێکی تر لەوانەیە کە بۆ نمونە ئێستاکە وای لێ هاتووە کە لە ئاسی حیزبیە وای ئەکرێت کە بۆ نمونە لە ئاسی زۆر باڵایە پلان بۆ یەکدانن پیلان بۆ یەکدانن بۆ ئەیکەوا یەکتری ئیستیقلال بکەن و سپاس دەکەم کاک دکتۆر ئەمانە هەمووی دواتر بەڵێ دەگەرم وڵات کاک دکتۆرجان دواتر دەگەرم وڵات سپاس دەکەم دەگەرم وڵاتان کاک دکتۆر شوان سەبارەت بە مەسەلەی چۆن کەناڵەکانی ڕاگەیاندن مامەڵە لەگەڵ هەواڵێکی کوشتن تاوان چۆن دەوێت بڵاویکەنەوە یاخود چۆن بڵاویکەنەوە گە بڵاویکەنەوە هەواڵی کوشتن هەواڵی ئەوانەی کە پەیوەستە بە دۆخە کۆمەڵایەتیەکانەوە کوشتنە خۆکوشتنە بەکارهێنانی مەوادی مخەدیرە و هەموو ئەو بابەتانی کە ئەچنە چوارچێوەی با بڵێن ژیانی کۆمەڵایەتیەوە ئەمانە ئەگەر بڵاویشکەنەوە بەڕاستی ئەبێت زۆر بە زیرەکانە بڵاوکرێنەوە بە جۆرێک بڵاو نەکرێنەوە کە حەزی دووبارەکردنەوە و فێربوون لێەوەی لای وەرگرەکە دروستکە لە زۆربەی وڵاتانی خۆرئاوایی و وڵاتانی ئەوروپی لە نێویشانە وڵاتی سوید کە بە بەهشتی ئازادیەکان مەشهورە لەوێ زۆرترین ڕەنگە حاڵەتی خۆکوشتن هەبێن بەڵام کەمترینیان ئەبینی لە میدیاکانە ئەگەر هەش بێ ڕەنگە تەنها وەکو ژمارە ئیشارەتی پێبن بۆ ئامانجەکە ئەوەیە کە ئەمە نەبێتە وەسیلەیەک خەڵکێک تیا ببێ بە پاڵەوان میدیای کوردی یەکێ لە ئیشە کراپەکانی ئەوەیە ئەو کەسەی کە بکوژە تا ئەبێ بە پاڵەوان وەکو قدوەیەک وەکو شۆڕژگێڕێک وەکو کەسێک سیرەکرێت کە قبولی نەکردووە ئیهانە بکرێ قبولی نەکردووە بە حسابی خۆیان لە بینی کۆتەیشنێکە شەرەفی لەکەدار پرێ قبولی نەکردووە کە دەستی بەسرا بشکێنرێتەوە قبولی نەکردووە کە بە جۆرێک لە جۆرەکان تەعاملی لەگەڵا بکرێ بەڵام ئەمانە خۆی لە خۆیان هەر تاوانە خۆی لە خۆیان هەر بارێکی نائاسایی و نایاساییە کە هەیە مەفروزە چۆن ئەو کەسەی کە ئەکوژرێ تاوانە و قوربانیە ئەمە ژەرۆکو قوربانیەک سەی بکرێن نەک وەکو پاڵەوانێک بخرێتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان و مقابلە بکرێ مەعەلەسەف لەم ڕۆژانەیە حاڵەتێکی کوشتن هەیە کەناڵێکی ڕاگەیاندن لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە تەلەفۆن بۆ بکوژەکە کە بکوژەکە داقڵی بەرنامی مباشری تەلەڤیزیۆنی ئەکرێ قسەکە دیفاع لە خۆیەکە ئەمانە بەڕاستی نابێت لە میدیایە بڕوە تۆ مادام بکوژی مادام تۆمەتباری ئەبێ بهێڵڕێتەوە تا ئەو کاتی تۆمەتەکەت بەسەرا ساغە بێتەوە یەکێک لە ئیشەکراپەکانی میدیای کوردی هێنانەوەی ئەمانەیە ینی من زۆرم بەلاوە سەیرە کە میدیا دەستی ئەگا بە بکوژ دەستی ئەگا بە تاوانبارەکان بەڵام هێزە ئەمنیەکان دەستگا بەرپرسەکان ئەوانەی کە مەسئولن لە ئاسایش و ئارامی شارەکان ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان ئەمانە دەستیان پێ نەگا و نەتوانن کۆنتترۆلی ئەوانە بکەن و هەندێکیان داڵدا ئادرێن بەڕاستی ئەو قسەی لەم ماوەیە سەرۆکی حکوومەت کردی کاڵێ هیچ شەرەفێک لە ژن کوشتندا نییە دیوی دووەمیشی ڕاستە کە هیچ شەرەفێک لە داڵدەدانی ژنکوژ و پیاکوژیشان نییە تۆ کە مؤسسەیەکی کۆمەڵایەتیت هەیە داڵدەی ژنکوژەکانەیە داڵدەی پیاکوژەکانەیە داڵدەی تاوانبارەکانەیە وەکو وایە تۆ بە مبەرمەجیش لەسەر ئەوە بکەی کە کوشتن ببێتە شتێکی ئاسایی لە سلێمانی لە هەولێر لە دهۆک لە هەڵەبجە لە کەرکووک ئەوانی کە باڵێن باسی هەرێمی کوردستانەکەین لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان ئێستا ینی بە دەگمەن ڕۆژێک تێ پەرەکە حاڵەتێکی کوشتن یا کۆ کوشتن نەبێت میدیاکانیش کێن ئەمانە بڵاوەکەنەوە ئەوەیە ئیش لەسەر ئەوە ناکەن بچن لە دیوی پشتەوەی یا لە کەوالیسی با بڵێن ئەو ڕووداوە کۆڵنەوە حاڵەتێکی خۆکوشتن هەیە بۆ منە دوێنە کچێک خۆیە کوژێ تەمەنی 90 ساڵە کەناڵەکانی میدیا کە بڵاوی ئەەکەنەوە ینی ئەوەی تر ئیبرازیەکەن ئەوەی تر با بڵێن وەکو جۆرێک لە بازارسازی بۆ ئەوەکەن تۆ ئەگەر بێتاقەت بووی ئەگەر خەفەتە هەبوو ئەگەر مشکلت هەبوو ئەگەر باوکو دایکەکەت مەسەرەن جیاوازی لەگەڵا کردی لە بینی منداڵەکانی ترا ئەگەر لە ئیمتحانە دەرنەچووی ئەگەر لە 6 دەرەجەی باشە نێنە باشنی حاڵەت چییە خۆ بگژە بۆ ئەوە تا فلانەکەس خۆی کوشتەوە لە بەرەوەی دەرەجەی نێنەوە لە بەرەوەی مێردەکەی لەگەڵا باش نەبووە لە بەرەوەی نازانم مناڵەکانی تعاملێکی خراپیان لەگەڵا کردووە واتە خۆکوشتن ئێستا ئیبرازەکرێت تەسوێقەکرێ بازارسازی بۆ کرێ بۆی هەرێک لە ئێمە کە مشکلەیەکمان هەبوو یەکەم شت کە پەنای بۆ بەرین خۆکوشتن بێ لە کاتێکا میدیا ئەم ئیشی میدیانی ئەمە بکە ئیشی میدیا ئەوەیە ئەمە وەکۆڵە قێزەون پیشان با چونکە خۆکوشتن نەسوودی بۆ کەسەکەیە کە خۆی کوژێ نەسوودی بۆ چواردەورەکەشیە تۆ بێ ئیش بکەی لەسەر ئەوەی بە بەرنامە بە راپۆرت بە دراما بە هەموو وەسایلانەی کە لە ڕێگەی میدیاکانەوە ئیشی لەسەرەکەی ئیش بکرێ بۆ ئەوەی کە چۆن وا بکەی هۆکارەکانی پشت خۆکوشتن چییە
مەزای لە کوردستانە هۆکارمان هەیە سیاسیە هۆکارمان هەیە ئابووریە هۆکار هەیە کۆمەڵایەتیە و ئەبێ جیهەتی معنی بێنیتە سەرکەوت مەسەڵەن حکوومەت بۆ تا ئێستا نەبووە خەمێکی سەرەکی کابینەی با بڵێن نوێیەمی حکوومەت نەبووە خەمێکی سەرەکی بۆ نمونە دەستگا ئەمنیەکان کە بەر بە دیاردەی خۆکوشتن بگرن بچن بە دوای ئەو هۆکارانەیەکەوە کا مەسەڵەن گەنجێکی تازە پێگەیشتوو لە بینی 18 ساڵ بۆ 25 ساڵ پەنا بەرێتە بەر خۆکوژتن ڕەنگە یەکێک لە سەبەکانی ئەوەیە کە ظاهرەیەکی گەوری بێکاری هەیە لە کوردستانە کابرا بێتاقە دەبێت مەزەرێکی معیشی نییە لەناو خێزانەکەیە مەسەلەن وەکو پێویست تعاملی لەگەڵان ناکرێت ئەمانە هەمووی دلیلە لەسەر ئەوەی کە هۆکار زۆرە و میدیاکانیش کە تەختەیەکە بەڕاستی تەختەیەکی نامیهێنی دوێمان هەیە دوای ناوبڕ قسە سەرەوەیکە دەبێت پەلەی بۆ بنووسری بە پەلەش دەنووسێ بۆ هەواڵی کوشتن بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەکەین وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنê ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkel cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab ev şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndêşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. یەکێک لە بەرهەمە ناوازەکانی دۆڵفینسی سفرەی سەفەری دۆڵفینسیە. دۆڵفینسی لەگەڵ خواستە هەمە جۆرەکانی ئێوەدایە و باشترینی بۆ هەڵبژاردوون. بۆ ڕازاندنەوەی سفرە و خوانەکانتان بۆ میوانی زۆر و خوانە تایبەتەکانتان سفرەی سەفەری دۆڵفینسی هاوڕێی هەمیشەیتان دەبێت. ڕەنگی جیاواز، قەبارەی جۆرا و جۆر، کوالیتی باش، نرخی گونجاو، سیمای هەرە دیاری بەرهەمەکانمانە. سفرەی سەفەری دۆڵفینسی باشترین جۆر و زۆرترین دانا. دۆڵفینسی بژاردەی کابانی ماڵ بۆ هەر چوار وەرزی ساڵ. دۆڵفینسی باشترینمان بۆ هەڵبژاردوون. هەیە حەزەکات چایەکەی بۆندار بێ، هەیە حەزەکات بێبۆن بێ، هەیە ئەیەوێت تامی هێلی تیان بێت، هاشا ئەیەوێت هیچ تامێکی تیان نەبێت. بەگشتی هەریەکەمان بە شێوەیەک حەز لە چاکەیە. بۆیە ئێستا چای سعدەدین لە پاڵچای تێکەڵی چایخانە چەندین جۆری تری چای بۆ ئامادەکردوون و هەمووشیان لە باشترین جۆری چای سەیرانی خاڵیسن. لەگەڵ چای سعدەدین بژاردەی زۆرت لە بەردەستە. چای سعدەدین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک دکتۆر شوانەگەر وەڵامی و پرسیارەشمان دەیتەوە بچینەوە لای دکتۆر ملکۆش سەبارەت بەوەی کە پێویستەکە خۆکوشتن بە هەواڵی بە پەلە بنووسرێ یاخود
کەسە کوژراوە کە کێیە لەکوێ دادەنیشێ چەند ساڵە ژیانی هاوسەری پێێناوە تەمەنی چەندە پێشتر کێشەیە بووە نەبووە بەداخەوە ئێسا میدیاکانی ئێمە بوونەتە نێوەندێکی فێرکاری بۆ ئەنجامدانی تاوان بۆ باسکردنی جۆرەکانی تاوان بۆ میکانیزمەکانی ئەنجامدانی تاوان ئێمە گەر دقت بین لەم ماوانەی پێشوە خەڵک هێنرایە سەر شاشەکان باسی لەوە کرد کە جۆرەکانی قۆپیەکردن چۆنن ینی بۆیە ئەژماردی تەجروبەی خۆی بۆ بازەکردی و تەکنیکەکانی بۆ بازەکردی خەڵک هەیە ئێستا ئەهێنرێتە سەر شاشە مەسافەیەکی سۆر مەجای ئەدرێت لەسەرەوەی باسی جۆرەکانی تاوانی بۆ کرێ بە چه میکانیزمی ئەنجامیە ڕێکلامیش بۆ لە فرۆشیش نییە هەر بەڵە بەشێکیانەوە جگە لە مجموعەیە لەژێر ناوی مۆدل و لەژێر ناوی ئەوەی کە ئەمانە چالاکوانی تۆڕە کۆمەڵایەتەکان ئێنە سەر شاشە کە بەڕاستی هیچ بەهایەکی نە ئینسانی نەمیهەنی یاسایی نە کۆمەڵایەتی لە بەرچاو ناگرن و باسی کۆمەڵە شتەکەن بەڕاستی نە لە بەرژەوەندی گشتیدایە نە خەمی گشتیە نە هیچ بەهایەکی هەواڵیشی تایە بەڵام ئەو هێنێ ئەیکا بە مەوزۆ ئەیکا بە بابەتێک بۆ ئەوی ئێمە بە دیارە و دابنیشین و ببێتە نموزەجێکیش ئێسا قدوەی معتەبەر لە کۆمەڵگەی ئێمەیە مۆدلەکان ئەو مۆدلی کە چۆن لە 6 مانگە لە ساڵێکە ئەبێتە خاوەنی باشترین جۆری سیارە باشترین شوقا و بە پارەیەکی زۆر و ئەگە لە سەرچاوەکەشی بپرسی بە پێکەنینێکەوە باسەکە من شەوی ئەوە پایاکەم و مانگی ئەوە پایاکەم و بەشێک ڕکلامکردن نییە بۆ ڕکلامکردنەکە ئەمە هەندانە ئەمە تاوان بە پێی یاسای سزادانی عێراقی ژمارە 11 ساڵی 1969 ئەمە تاوانی هاندانی تاوان ینی چۆن ئەوەی تاوانێک ڕێ بۆ خۆشەکەی ئاسانی ئەەکەیتەوە و میکانیزمەکانی ئەنجامدانی ئاسانەکەی وە لەکەی ئەوانی کە گوێ لێگرنەوەی کە سێریەکەن بەکارێن وەکو هەواڵەکان ئەوەی کە ئەکرێ بە پەلا ئەبێ ئەمە سەری ئەو کەناڵە بکەین بەڕاستی ئەم کەناڵە ئایا چ شتێک لای بەهای هەواڵیە بەهای هەواڵی لای ئەو چییە؟ ئایا سیاسەتی میدیایی لای ئەو چییە؟ ئایا ئەجندای ئیشکردنی ئەو چییە؟ چونکە هەندێک شت بەڕاستی بەهای هەواڵی نییە ینی من کەسێک ئەگەر خۆی کوشتووە گریمان وەکو ڕووداوێک وەکو زانیاری بڵاومان کردەوە کەسێک لە سلێمانی خۆی کوشتەوە بەڵام چ پێویستەکە من ناوی سیانی بزانم چ پێویستەکە من تەمەنەکەی بزانم چ پێویستەکە من بزانم کە سوکاری چیە مەسەلەن ئامۆزای چیە براکەی چیە خوشکەکەی چیە مناڵەکانی چیە چ پێویستەکە بزانم باری خێزانی پێشووی چی بووە لەگەڵ چەند کەسە هاوسەری گیری کردووە لەگەڵ چەند کەسە جیابووەتەوە مناڵەکانی چی بوون یعنی ئێستا هەواڵت بۆ دابەزێنێ بۆن منە فلانە کەس کوژراوە یا فلانە کەس خۆی کوشتووە ینی دنیای زانیاری دەداتێک کە هیچ پێویست نییە لەسەر ڕابردووی لەسەر ئێستایی لەسەر پەیوەندەکانی لەسەر ناسراوی بۆ نمونە ڕەنگە کەسێکی دوورە دەستی تۆ بێ ئیتر ئەیبەسێتەوە بە جەنابتەوە کە ئەمە بێژەرێکی تەلەڤیزۆنی پێیان هەیە فلانە کەس خزمی ئەوە ئامۆزای نازانم دراوسێ بایعەکانێکە ئەمانە هیچ پێویست ناکە ینی تۆ کە بەهاکانی هەواڵمان هەیە لەسەر ئەساسیەوە هەواڵداڕێژی بۆ وەڵامی ڕێگەزەکانی هەواڵەکەی تەوە کە چێکەی لەکوێ چی چۆن بۆچی ئێمە ڕۆژانە سەدان و هەزاران زانیاری بەلامانە تێپەڕێ و ئەیبیسین ئەیبینین ئەخوێنینەوە بەڵام ئەمانە ئایا شیاوی ئەوەیە بگوێزرێتەوە بۆ کەناڵێکی ئالامی و بۆ مەڕبەنجی ئیشی لەسەر بکرێ یاخود ڕووماڵی تایبەتی بۆکرێ ئێستا خەڵک هەیە لە پرسە ئایا ڕووماڵی تایبەتی بە پەخشی زیندوو ئەچێتە ناو پرسەکەیەوە کابرا کۆستی کەوتووە یا ژنەکە کۆستی کەوتووە پرساری لێیەکە پرساری زۆر شخصی لێیەکە کەمانە هیچیان زەڕوو نیست. سپاس دەکەم کاک دکتۆر ملکۆ بگەڕێم بۆ لای بەرز سەبارەت بۆی کە ئێستا ئێمە وامان بەسەراتوە کوشتن و خۆکوشتن و ئەوانە زیادی کردووە وەکو خێزان پەروەردەی خێزان لەکوێیە چۆن یاخود چۆن خێزان پارێزراو بێ لە کەناڵی ڕاگەیاندنە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چی بکرێ باشە؟ بەڵێ کاکیان جارە پێش هەموو شتێ پێشەوەیکە بچنە سەر خێزان ئێمە چەند دەستگایەکە یا چەند وەزارەتێکەیە لە ئەبێ کاریانەوە بێکە چۆن بتوانێت کە خەڵکی بپارێزێەوە خێزانەکان پارێزێ تا بتوانێت خێزانێکی پارێزراو بێ و تا بتوانێت مناڵەکەی بپارێزێ ئێمە بەڕاستی لێرانەیە زۆر پێویستە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی ناوخۆ بە کاملەتەن پێویستەکە پێش هەموو شتێک جارێ سنوورێک بۆ ئەم بوارەدا بندێت بە تایبەتی یەکێک لەو شتانە وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەبێ پشت بەو ئاراستەی بەو بنەما عیلمیە ببەستن بە هیچ شێوازێک لە ڕووی عیلمیەوە لە ڕووی دەرونی و پەروەردەییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی مرۆیی و ئینسانیەوە بە هیچ شێوازێک ڕێگە نابێ بدرێ هیچ هەواڵێکی کوشتن بە
بە تایبەتی خۆکوژی بە تایبەتی کوشتنی کە سوکار کوشتنی با بڵێن ئەوانەی کە بڵێن لەسەر قەزایی ناموسە یا قەزایەوە نابێ باس بکرێت چونکە ئەمانە خۆی بێتە غەزلی دەماغ و دواتر چارەهای تری لەسەر پێگەیەنێ لەبەرەوە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی کارەباری کۆمەڵاتی وەزارەتی ناوخۆ ئەبێ بێنە سەر ئەم خەناعەتە وەرسەرۆکایەتی بە تایبەتی ئەنجومەنی وەزیران ئەبێ لەسەرمە یەکسەر بێنە دەنگ ئەگەر نا بارێک دروست سەکرێت زۆر لە ئێستا ترسناکترە بێ ئەمە خاڵی یەکەم اینجا دوای ئەو ساغدێتە سەر خێزان خێزان من ئاماژەیەکە دەمە خێزانەکان دایکان و باوکانی بەڕێز یعنی بزانن ئەمڕۆ هیچ کەسێک نییە مناڵەکانتان بپارێزە تەنیا خۆتان نەبێ هەرچی ئەوەی بە دەوری خۆتایی بینی هیچ قوتابخانەیەک ناتوانێت مناڵەکەت دروستکە ئێستاکە هیچ مەنهەج و پرۆگرامێکی خوێندن ناتوانێت مناڵەکەت دروستکە هیچ مزگەوت و هیچ بوارێک و هیچ ئیتیجاهێکی دینی ئێستاکە ئەمڕۆ ناتوانێت مناڵەکەت تەندروست بکات ئەگەر بێت و کە خێزان دەعمی نەکا و کامل نەبێ یان دینێکی پاک و جوان وەرنەگیرێ و لە هەمان کاتیشا هیچ کەسێک هیچ شوێنێک نییە مناڵەکەت بپارێزە تەنیا خۆت نەبێ بۆیە پێویستەکە کە خێزان جارە پێش هەموو شتێ سانسۆر بخاتە سەر هەموو ئەو بابەت و ئەو شتانی کە هەن کە ئەبێتە مای گەنکردن یا بۆ گەنکردنی شخصێتی مناڵەکەی بە تایبەتی لە هەواڵی کوشتنەکان سەرڕای ئەوەشە بە تایبەتی نەک هەر هەواڵەکەی ئێستاکە هەواڵەکە ئەحداسیاتی خوێنەکەی پەتەکەی دەمانچەکەی فیشەکەکەی ماڵەکەی هەموو ئەمانە پیشاندرێت کە هەموو ئەمانە بۆ گەنکردنی ناو کەسایەتی مناڵەکانیانە لەبەرەوە بڕاستی یەکەمین شتەوەیە کە هەڵدەین مناڵەکان لەم بوارە دوور بخرێتەوە خێزانەکان ئەبێ جارە پێش هەموو شتێ خۆیان لەمە بە دوور بگرن خاڵێکی تر لەوانەیە کە زۆر زۆر گرنگە تەبایی عەفوەن تەبایی خێزان بە تایبەتی ئێستا کە تەبایی خێزان یەکێکی ترە لەو حاڵەتانی کە بتوانێت مناڵ بپارێزێ و خاڵێکی تر لەوانەیە کە زۆر زۆر گرنگە ئەوەی کە زۆر زۆر پێویستە بە تایبەتی ئەمڕۆ خێزان خۆی ئەبێ چەتری پاراستنی مناڵەکەی بێت و بزانێ مناڵەکەی لەگەڵ کیا بێ و بزانێ مناڵەکەی لەگەڵ چۆنا بێ بە تایبەتی دابڕکردنی مناڵان لەو فلیمانەی کە ئێساکە هەن کە ئێستا زۆرێک لە دایکان و باوکان لە ١٨٠ دایکان و باوکان کەوتونەتە ئەو بێهۆشیەی کە مناڵەکان نەخەر بەردەمی ئەو بڵێن ئامێرە ئەلێکترۆنیانە و کە بە تایبەتی لەوانی کە شەڕە هەر لە پۆبجیەوە تا ئەگاتە ئەو سەر کە هەموو ئەمانە کوشتن دواتر لای مناڵەکانیان ئاسایی یەکاتەوە و یەکێکی تر لەو شتانە دروستکردنی بنەمای ئینسانی خێزانە بێ خۆی بنەمای ئینسانی ئینسان دۆستی مرۆڤ خۆشەویستی بۆ مرۆڤ ئەمانە لە ناو مناڵەکانیان بچێنێ بۆ ئیکە ڕۆژێک لە ڕۆژان بەرەولای ئەوە نەڕوا گەورەکردنی کەسایەتیەک لە مناڵەکانیان نەتا بتوانێت کە بۆ نمونە لە ئەستەنگ و گرفتەکانە گەورەتر بێ و پەنا بۆ ئەو بوارانە نەبا کە بتوانێت کە ئەو حاڵەتە جێبەجێ بکات کە مناڵێکی تەندروستی پاکی بەهێزی لێ دروست بێت تا لە گرفتەکان گەورەتر بن و یەکێکی تر لەو شتانەی کە زۆر گرنگە و بە تایبەتی خاڵێکی زۆر گرنگە ئەو هەیە بە تایبەتی دروستکردنی بنەمای کۆمەڵایەتی و بنەمای ئاینی لە ناو خێزانەکانە چونکە ئەمڕۆ هەر خێزانێکە خۆی لێ بێ بەشەکە خۆی لێبەریەکە بەڕاستیەوە یەکێکە لەو شتانی کە دواتر مناڵەکانی لە ناو ئەچێت دڵتیایە و دوایش هەر مناڵی ئەو خێزانانە بێتە قوربانی خاڵێکی تر دوورکەوتنەوەی مناڵەکان لە سروشتی ئەو شوێنانی کە توندوتیژیان تیا هەیە بۆ نمونە من ئێساکە زۆر جا دایکان و باوکان کە دێنە لامان پیان هەڵێن جگەرە مەخۆش کە ئەمڕۆ جگەرەکەی تۆ نێرگەلەی کوڕەکەتە نێرگەلەی کوڕەکەی لە ناو گازینەوە کافتریایەکە زۆرترین شوێن ئێساکە بۆ دروستکردنی توونوتیژیەکان بەشێکی زۆری کەسەکانی ناو گازینە و ناو شوێنە گشتیەکانە بە تایبەتی لەبەرەوە بەڕاستی ئەبێ ئیشکرێ لەسەروی کە مناڵ چۆن لەو بوارانە دوورخرێتەوە دایک و باوک خۆی ئەمڕۆ ئەو جگەرە ئێخوا دواتر ئەبێ ئامادە بێ بۆ ئەوەی کە ببینێت کە کوڕەکەی تووشی ئەوانە ببێت و بڕاتە ئەو شوێنانە و دواتر لەوانە شەلوێ مادەی بێهۆشکاریشی بۆ بەردەست بکرێ و لەوێ دواتر گرفتی تری بۆ بەردەست بکرێ لەبەرەوە بەڕاستی یەکێک لەو شتانێک کە خێزان ئەمڕۆ ئەتوانێ بیکە ئەوەیە هاوڕێبوونی دایک و باوک یەکەمین هۆکارە بۆ دروستکردنی مناڵێکی تەندروست تا بتوانێتەوە خۆی هاوڕێ بێت تا دەست نەداتە دەستی کۆمەڵە کەسێکی تر خاڵێکی تر لەوانەیە کە زۆر زۆر گرنگە بە تایبەتی دایک و باوکێک دروست بکرێت بتوانێت کە نمونەیەکی باڵا بێ تاوەکو ئەو نمونە باڵا شکا و پووکا و پوچانە نەبنە کە نمونەی باڵا بووی بە حقەت یەکێک لەو شتانە ئەوە زۆر گرنگە بە تایبەتی نمونەی باڵا دروستکردنی لەناو خێزانەکان ئەبێ کۆمەڵێک پشت بەستن بە کۆمەڵە چیرۆک ژیانی کۆمەڵە کەسی ناوداری پاکی ئینسانی ژیانە باسی ئەو بنەمایانی کە بە تایبەتی چۆن ئینسانی پاک دروستەکە ئەمانە بێ بگەیەنێتە خۆناڵەکان و لە هەمان کاتیشا بەڕاستی
تربیەی دینی یەکێکە لەوانەیە کە ڕێگریەکی گەورە ئاکا لەمە ئەگەر بێت و خێزانەکان پشتی پێ بەس. باشە کاکتۆر یەک دقە ماوە ئەگەر بە کورتی سەبارەت بەوەی کە ئەوە بۆ مناڵبەست بۆ ئێستا گەورە چۆن حاڵەتی توندژی کۆنتترۆل بکرێ چی بکرێ بە هۆیوێرکردنەوەی تووڕێی لە ڕادەبەدەر تون و تیژی لە ماوەی دقەیەک وەڵام دەیتەوە سپاس دەکەم کاتمە نەماوە. بۆ گەورەکانیش بەڕاستی یەکێک شتانی کە زۆ گرنگە ئەگەر گەورەکان بیانەوێ کە ئەو حاڵەتە دروستکەن نزیک بوونەوەیان لەو کەسە زبرانە خۆی بوارێک دروستەکە بۆی ئەو حاڵەتە دروست بێ مە خاڵێکە کە زۆ گرنگە. دووەمین نیشان ئەوەی کەوا زۆر مهمە بە تایبەتی ئێمە شتێکەیە کە زۆر پێویستە وەرگرتنی بەڕاستی هاوڕەتیکردنی کەسانی تەندروستی سەلاری لەبار دایمەن کەسەکە تووشی ئەو حاڵەتە کە بۆ نمونە ئامادە بێ بۆ ئیکەوە کەسێکی تەندروستی گەوری لێ دەربچێ و خاڵێکی تر لەوانەیە کە زۆ گرنگە دوورکەوتنەوە لە بە خراپەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیە زیرەکەکان بە تایبەتی ئەمە گرفتێکی زۆر دروستەکات و ئێساکە بینین زۆرێک لەوانەی کە کوشتنەکان ڕۆدا چی خۆی غڵەتێکی کردووە لە ئەلکترۆنیاتەکانە فەزاحەتێکی داوت دەسەوە یان فەزاحەتی کەسێکی لایە لەسەرەوە ئەکوژێ یا لەسەرەوە ئەکوژێت لەبەرەوە یەکێک لەو شتانە دوورکەوتنەوە لەوانە دوورکەوتنەوە لەو شوێنانەی کەەوە خودخوتوکەی کوشتن نەدەن لە ناو ئینسانەکانە بە تایبەتی ئەو شوێنانە هەر لە حیزبە چەکدارەکان دوورکەوتنەوە لێیان یەکێکە لەو شتانە دووەمینیان دوورکەوتنەوە لە ئەو گازینە و کافتریا و شوێنە خراپانە سێمین دوورکەوتنەوە لە هەموو ئەو کەسانی کە بیری تونند و تیژیان هەیەمانە هەموو ئەوانە بوارێک دروستەکە لە گەورەکان شەکە سپاس دەکەم زۆر سپاس کاکتۆر کاکی دکتۆر شوانز کاتمە زۆر کەم ماوەزەک و چارەسەرەکە ئێستا تۆ بەڕێوەبەرێکی میدیایی چی دەکەیت لە کەناڵ یاخود چارەسەر چیە بۆ فەوزایی کە لە میدیای کوردی هەیە ڕەنگە هەموو خەڵک ئێستا بێتە ڕۆژنامە ڕەنگە ڕۆژنامە نتوانێت بێتە دکتۆر بەس ئێستا هەموو پیشەکان دەتوانن بژونە ڕۆژنامەنووس خۆی ئەوە یەکێکە لە خەلە لە گەورەکان کە ئێستا هەموو کەسێ بە ئاسانی ئەبێتە ڕۆژنامەوە ئەگەر بمانەوێت چارەسەر بکەین بەڕاستی بێ لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە دەست پێکەین دەستگاکانی ڕاگەیاندن یەکەمین ئیش کە بیکەن فلتەر یا ئەوەی کە پێڵەن دەرگاوان زیادکەن دەرگاوان زیادکەن بۆ چاپ و پەخش و بڵاوکردنەوەی ئەو زانێرانی کە لە بەبارەی ڕووداوەکانەوە هەیە بۆ ئەوانەی کە هیچ لەسەر بەرهێنانی تونند و تیژیەکەن و بابەتێکی دیکە هەروەکو چارەسەر ئەوەیە ئەو کەسانی کە هێنە نێو کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بەڕاستی بە فلتەرا بڕۆن نەگەوی تەنها لەبەر قۆزی و کەشکەیی و باڵا و جوانی و ئەوانە بوو بێتنە با بڵێن پاسپۆرتی هاتنە ناو کەناڵێکی ڕاگەیاندن بۆ دەرکەوتنیان بۆ ئەوەی کە وەکو پەیامنەر یا وەکو ڕۆژنامەنووسیشکەن مەفروزە هەر کەسێک هەیەتە ناو کەناڵێکی ڕاگەیاندن بە فلتەرێکی میدیایە ببرێ بۆ نمونە خولی بەردەوامی ڕۆژنامەوانی لە ڕووی یاسایی لە ڕووی ئیتی لە ڕووی ژانراکان ژانر ڕۆژنامەوانەکانە وەی بکرێتەوە وەکو حکوومەت وەزارەتی ڕۆشنبیری بە پلەی یەکەم معنیە بەوەی کە ڕێوشوێنی گونجاو بگرێتە بەر بۆ سنووردارکردنی ئەم بابەتانی کە هەیە لەم ماوەی دواییە چەند هەنگاوێکی نە بە داخستنی یا ڕاگررتنی هەندێک بەرنامی تەلەڤزیۆنی کە ئیشێکی باش و وەڵام مشکلەکە ئەوەی لەنەو کۆمەلگای وجە نەزەرە دروست بووە کە هەر جۆرە مەحاولەیەک بۆ ڕێخستنەوە بۆ چاکردن بۆ بە خۆداچوونەوە ئەندێ یەکسەر وە ئیدعاکرێت کە ئەمە هەوڵێکە بۆ سنووردارکردنی ئازادەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری کە بەڕاستی نابێ وابێ ئەبێ لە پەنای ئەوەی کە ئیش لەسەر فراوانکردنی ئازادەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری ئەکرێەوە لە پەنای ئەوە ئیش بۆ ڕێخستنەوە و چارەسەرکردنی شوێنێک میدیاوانە بەرپرسیارانە ئیش دەکات کاتم زۆر نەماوە بەڵێ لەی شوێنێک میدیاوانە بەرپرسیارانە ئیش دەکات وەکو لە کوردستانە ئیش دەکات ماوەسمەوەیە کە لەی شوێنێک ئەوەی کە لە میدیا لە کوردستان دەیکە لە هیچ کۆمەلگایەکتر میدیا وڵاتەوە لە کۆمەلگاکەی خۆی دەکە ئەوانە بەرپرسیارانە نەمبینی و نەمبیست ئەوەی کە ئیجرات بکە ئەوەی کە خراپە بەرامبەر کۆمەلگاکەی خۆی بەنامە پەخشکە زیان لە کۆمەلگا بدە میدیای وڵاتانی تر لە هەموو کۆمەلگایەکە واریدە ئەمە بکرێ بەڵام شوێنێک هەیە معنیە بەوەی کە بەری پێ بگرێ بەوەی کە ڕێنمایی بۆ درکابەوەی چارەسەری بۆ درکا هەندێکی لە ڕووی یاساییەوە بە یاسا بەری پێگرێ هەندێکیان لە ڕووی پیشەییەوە ڕێسای پیشەیی بۆ دەرەکان و هەندێکیشان دامەزراوە میدیایەکە ناچارە ئەکرێکە سنوورێک بۆ بڵاوکردنەوەی ئەم جۆرە باسوخواسان دام سپاسان زۆر سواز بۆ ڕێز دکتۆر شوان ئادەم ئایفەس سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی دەستۆی سەرکی هەروە لە چەماڵە و دکتۆر ملکۆ ئەسعەد مامۆستای زانکۆ پسپۆری دەرون سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ باوەکارانە خواتان لەگەڵ